بەڵە بەڕێزان دەچینەوە سۆران پاملێرمان ئازاد ئۆمەراوی وەرەگرین ئازاد ببوورە پێمان پشڕانی بەڵام سەوتی تۆ باش ناهاتە لای ئێمە نوێترین زانیارەکانمان بۆ بگوازیەوە سوپاس دەکەم. بەڵێ ماستا سالار سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێزیش بێتن دیارە لە قەزای سۆرانی شاوشەوی شار و شارستەکانی تری هەرێمی کوردستان کاتژمێر حوتی سەر لە بەیانی بنکەکانی دەنگدان بەڕووی هاوڵاتیانی دەبەرەکەدا کرایەوە لە ئێستادا هاوڵاتیان ڕویان لە بنکەکانی دەنگدان کردووە بە گرموڕووی سەردانی بنکەکانی دەنگدانەکەن بۆ ئەوەی بەشداری لە پرۆسەی دەنگدانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکەن و نوێنەرەکانی خۆیان هەڵبژێرن. من ئێستا ئەو بنکەی کەوالەی بنکەی قوتابخانەی شەهید دکتۆر عەبدوڕەحمانە کەوا بۆ دەستگاکانی ڕاگەیاندن لە دەبەرەکەدا کراوەتەوە. ئەم بنکەیە لە 5 وێزگە پێکهاتووە 2202 هاوڵاتی بۆیان هەیە بڵین لەم بنکەیە کەوا دەنگ بدەن بەسەر 5 وێزگەدا دابەش بووە بەگشتی بازنەی یەکی سنووری پارێزگای هەولێر کەوا قەزاکانی سۆران شەقڵاوە چۆمان ڕەواندوو مێرگە سۆر لە خۆی ئەگرێتن لە 284340 دەنگ دەرپێکهاتووە. ئەمەش دابش کراوە بە سەر 150 بنکەوە هەروەها 677 وێزگە بوونی هەیە. لەم سنوورە بڵین 4 کاندید بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەبنە براوە کەوا نۆ لیست لەم سنوورە ڕکابەری ئەکەن بۆ بەدەستهێنانی ئەو 4 کورسی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەوا سێیان پیاو دەبن و یەکێکیان بە کۆتا بۆ ئافرەتان دیاری کراوە. ئەگەر بێت و سەپاسەتی ڕێژەی دەنگدان هاوڵاتیان لەم سنوورە بەشداری بکەن بۆ هەر کورسێک پێویستی بە 80,000 دەنگ ئەبێتن. ئەوەی ئێمە تێبینیمان کردووە لە ئێستادا پرۆسەکە بە شێوەیەکی باش بەڕێوە ئەچێتن تەنها ئەوەی کەواکەمە گرفتی بۆ دەنگدەران دروست کردووە پەنجەمۆری بەشێک لە هاوڵاتیان ئەمە بۆتە هۆکارکەوە ئامێرەکان نایخوێنێتەوە و بۆتە هۆی کەمێک سزبوون لە بەڕێوە چوونی پرۆسەی هەڵبژاردن. بەڵە سواس بۆ تۆ پاملێرمان ئازاد ئۆمەراوی لە سۆران سواس بۆ گواستنەوەی زانیارەکان.